لە ڕابردووە ئیشکردنی ژنان هەر لێرە هەر باو بووە زۆر شوێنانیش هەیە احتیمالەکە هەبوو بێ بەس لە هەورامانە زۆرتر هەبووە لە هەموو شوێنەکانی تر بە تایبەت من کە خۆم خەڵکی ئەم دێم دەی بەڵخەیە من ننکم خوافکایی گەڕایەوە یوت ئێمە پیاوەکانمان لە ماڵەوە بوون ئیشی دەرودەشتیانەکە نزیک لە خۆمانێمە چوین بۆ بیارە بۆ شوێنەکانی تر بە شەوە زۆر تەبیعی بووە شەوان ڕۆشتون بۆ مەلابانگدان گەڕاونەتەوە ئیشیان هەبووە شتیان بردو بۆ فرۆشتن بۆ ئەوێ بە تایبەت تو ئەو شتانە گەنمیان کردو ئەمان لێرە خۆیان بردویانە لە بیارە فرۆشتویانە لە خوورماڵە ئەتیادی بە تەنیاش ڕۆشتون ئەوەی گەڕایە سوێنی خواردەوین من بە تەنیا ڕۆشتووم بەلابانگدان بە تەنیا گەڕاومەتەوە بۆ هەورامان بزانە ئەو زروف و زەمانە ئەتر ئێستا خوانی بڕێمم قەرەباڵخی و لەم دنیای جیاوازترەیە ئەبێ زۆر تەبیعی بێ بەلامانەوە لەم و شوێنەکان دیقەت بگرە لە کەلەپوریەکانی خوارەوە لە کەبابخانەکانی سەروتری ئێمە هەمووی ئافرەتیایە ئیشەکات زۆر ئاساییە من زۆربەی مەطعەمەکانی شەگەر ببینم خێزانیشیان هەیە پێشنیارم کردو بۆ مێردەکانیان تومە حەزەکەم بیهێنن ژنەکانتان ئەگەر ئیشیشتان لەگەڵ نەکەن خۆ ئەتوانێت سەرپەرشتی کات دەتوانێت جددی بێ لە ئیشەکانی ترە ئەو ئیشەی کە پیا و نایزانێت ئەو شتێک کە ئەو جددیتر نییە لەگەڵی ژنە توانێت جددی بێت مەسەلەن پیاڵە شۆردن قاپ شۆردن ئەو شتانەی ئافرەت جددیترە تەمیزکاری ئەو جددیترە لە پیاو ئەو شتانە زۆر سەرپەرشتیش بکات بەلای منەوە زۆر گرنگە سەرەتا 2012 کە دەسم کرد بە ئیش ڕێگریمان زۆر هەبوو لێرە بە تایبەت لەسەر من چونکە لەم دەڤەرەیە بەس ئێمە کەبابخانەمان هەبوو بەس منیش ئیشمە کرد ئەیتر ئەو کاتانەش من ڕێگرم هەبوو بەس من لەخوا بەزیابێ لەگەڵ مێردەکەما کارێکمان کرد کە ئەو ڕێگریانە نەمێنێت چونکە ئینسان هەموو کەس دەتوانێت هەموو ئیشێ بکات پێویست ناکات کەس تەداخل کات بۆ خۆی کات بێزافێ من ڕۆژانە دەسانەوە دەست بە ئیشەکەی هەتا نەوشە من کەیم نازانم بڵێم چی هەموو شتێکەکەم من وردەکاری بە تایبەت من زۆر دەست ناکەم بە ئیشکردنی ژوورەوە تا دەرەوە تەرتیب بۆ شتانە نەکەم طبیعیە بەلامەوە نەزافەتەکەم لەگەڵ شاگردەکانە و ویم کە مشتری دەوری 12 داهانیشێتەوە ڕۆژانە لە 12 خەڵ داهانیشێت من لێرە دەست بە ئیشەکانەکەم لەگەڵیان 12 کە مشتری دانیش دەستەکەم بە ئیشکردن من لێرە بەس کەبابە برژێنم زۆربەی ڕۆژەکان بەس کە بەتایبەت جومعان سابتم لەسەر کەباب برژان عادەتم کردووە بۆ شتانە من سەیرەکەم ئێستا کە سەیری چاوم بەست کردەوە یەکسەر دیقەتی مشتری ئەگرم یەکسەر ئەزانم ئەو مشتری ئەو سەر داوای چی ئەکات ئەلێرەوە دیقەت ئەگرم ئەزانم مێزی 5 و 6 و 4 بەتایبەت چونکە زۆر ڕوبەڕووی منن یەکسەر بەرزەکاتەوە دەستی ئەزانم هەر دەمیش بجوڵێن ئەزانم داوای کەبابەکە ئەزانم داوای نانەکە هەستەکەم دۆی بۆ نەچووە کەبابیشم لەسەرە سەیری ئەوەکەم کە دێ هێشتا دۆی بۆ نەچووە ئەو نە بە تەرکیزم لێرە چنینی که گوره نفسه نه عال والله بیویز مفرد